ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا ئێستا لە شاری دۆچین لێرە هەمین فستیڤاڵی ترێ و هەنگوین کراوەتە لێرە جوتیارێکی زۆر بەشداریان کردووە کە بەرهەمەکانی خۆیان داناوە بۆ فرۆشتن نمایشیان کردووە. مام محەممەد یەکێکە لە جوتیارە دیارەکانی شاری دهۆک ئەمڕۆ بەرهەمەکانت چین و لەکوێ لە چیان گوندی کوردستان هیناوتە؟ گوندی بەرێ بەهۆر ناحیە زەویتە 5 کیلومتر یا دهۆکێ ئەم نزیکی. بەرهەمەکانت چینە بەس ترێنە؟ بەس ترێ. چی دیت هەیە جگە لە ترێ لە گوندەکە؟ هەمین تشتە هەیە، فێقی هەیە، ترێ هەیە، هەنار هەیە، خۆخ هەیە، ئەو تشتە هەمی هەیە. هەموو ساڵ بەشداری ئەو فستیڤاڵە دەکەی؟ هەموو ساڵ بەشداری کردیە. جەناب ساڵە هەفتەیە هەموو ساڵ بەشداری کردیە. تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا گرنگی بە بەرهەمەکانتان دەدات؟ وڵا گرنگی پێدەدات بەس یعنی خەیەکوت بێژن گاف نا یعنی دیف شانت حکومەتێ ینی شان چەندت خوازن حکومەت هەند شێت هاریکاریە بکات. جگەلەوەی جوتیارێکی زۆر بەرهەمەکانیان لێرە نمایش دەکەن و چەندین جوتیاری دیاری هەرێمی کوردستان بەشداریان کردووە بۆ سیرکردنی بەرهەمەکان. لێرە بشار مشیر ئاغا گۆران هەم کەسایەتی هەم جوتیارێکی دیاری ئەو ناوچەیە لێرە بەشداری کردووە. کاک بشار چۆن بۆ ئەمڕۆ بەشداری و فستیڤالت کردەوە؟ فستیڤالوە چەند گرینگە بۆ جوتیاران؟ حقیقەت جگەی دڵخۆشیە کە دەبینین لە کوردستان چەندین جۆری بەرەبوو پێشانگای نێودەوڵەتی دەکرێتەوە بۆ پیشاندانی بەرەبوومی کوشتتوکالی. ئەمڕۆژ لە دهۆک بەخۆشبەختانەوە بەشدارین لەم پێشانگایان لەم فستیڤالە کە ساڵانە بیتە نەریتەک ئەم جۆرە پێشانگای کە تایبەتە بە ترێ و بە هەنگوین حقیقەت دەبینین خەڵکی زۆر بەشدارە لەم پێشانگایە. ئەمە وا دەکات کە ئەم جۆرە بەرەبوومەکانی کە لە کوردستان بەرهەم دێنێت خەڵکێک ئاشنا پێێت. هەر لە دەستپێکەوە دەبینین کە ئەم کابینەیە بەرنامەکاری خۆی ڕاگەیان ئەوە بوو ئەولەویەت بە کەرتی کوشتتوکال بدات. دەبینن ڕۆژانە چەندین پرۆژە دەکرێتەوە پرۆژەی کوشتتوکالیان بەردی بناغە بۆ دادنێت و خودی جەنابی سەرۆکی حکوومەت گرنگی زۆر تایبەت بە کەرتی کوشتتوکال دەدات. دەبینی ڕۆژانە سەردانی جۆتیارەکان دەکرد لە نێزیکەوە گوێ لە گلە و گازندان دەبیت و دعمێکی بێ مەحدودیش بۆ جۆتیاران هەیە. بۆیە ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێم و لە کابینەی داهاتوشدا کوردستان ببتە سیکتەرێکی گرنگ و سەرچاوێکی گرنگ بۆ داهات.